ئەمڕۆ مامۆستا ئاواز میرزامان لایەکە بەڕێزیان پسپۆڕی ڕێگەکانی وانەوتنەوەن لە پەروەردەی هونەر باس لە پەروەردەی هونەرەکەین. بزانین پەروەردەی هونەر چییە؟ جۆرەکانی هونەر چین؟ ئێمە چەند لە گرنگی هونەر تێگەیشتوین؟ ئەو ڕێگانی کە مامۆستایانی هونەر دەبێت پێڕەوی بکەن بۆ ئەوی کە پەروەردەیەک و بنیاتێکی باشی هونەری لەسەر بنیات بینن بۆ ئایندەی ڕۆڵەکانمان چیە؟ مامۆستا ئاواز وەڵامانەداتەوە. مامۆستا گیان زۆر بەخێر. چەمکەکە بۆ ئەوانی کە هەر نازانن پەروەردەی هونەر چییە؟ دیارە دوو شەیە لە ئێمە ڕوونە، بەڵام بچینە ناوەخینەوە. بەدڵنیایی وایە چکە لە پرۆسی پەروەردەیە هونەر و پەروەردە هەیە. پەروەردەی هونەر یەکێکە لە پرۆسە گرنگەکان لە بواری پەروەردە و هونەر خۆی بۆ خۆی چەمکێکی تایبەتە و پەروەردەش چەمکێکی تایبەتە. ئەم دوو چەمکەیەکیان گرتو پەروەردەی هونەریان دروست کردو، پەروەردەی هونەریان پێکێناوە. پەروەردەی هونەر لە پرۆسی پەروەردەی هونەر لە پەروەردە زۆر گرنگە لە بواری لە خوێندنگاکانە کە بخوێنرێت و گرنگی پێ بدرێت. ئەم پەروەردەی هونەرە کە لە زانکۆی سلێمانی لە بەشی پەروەردەی بنەڕەت کۆلێجی پەروەردەی بنەڕەت بەشی پەروەردەی هونەرمان هەیە. ئەم بەشە کە لە ساڵانی 2011 و 2012 دامەزراوە لەسەر دەستی زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر جواد دامەزرا کە ئێستاش بەڕێزیان هەر مەوجودن لە بەشەکە خزمەت ئەکەن و ئێمەش هەموو خوێندکاری ژێردەستی جەنابیانین. بەشەکە زۆر لەو ساڵانەوە هەتا ئێستا گەشەی سندوە خوێندکاری زۆرمان هەیە و پەروەردە کراون لە ژێردەستی مامۆستا بەڕێزەکان و خۆم یەکێکم لەو مامۆستای بەشی پەروەردەی هونەر کە خوێندکاران پەروەردە ئەکات بە پەروەردەکردنێکی هونەریانە لە هەموو بوارەکانی هونەر. ئەوە نیە هەر لە بواری شێوەکاری بێ یاخود لە بواری شانۆ بەتەنها یاخود موزیک بەتەنها، هەموو بەشەکانی هونەر لە پەروەردەی هونەر دەخوێندرێت لە قۆناغە جیاوازەکاندا لە قۆناغی 1 2 و 3 چوار قۆناغ لە خۆ ئەگرێت لە بەشی پەروەردەی هونەر سەر بە کۆلێجی پەروەردەی بنەڕەت. زۆر باشە مامۆستا باست لەوە کردکەوتت پەروەردەی هونەر چ گرنگیەکی هەیە؟ بەڕای تو ئێمە لەو گرنگیە تێگەیشتون لە نێو سیستمی پەروەردەدا توانیمانە گرنگی تاوبم بابەتە بین؟ ڕاستیەکەی تا حدێک یعنی ئەتوانین بڵێن لە 100 نییە. ئەمە خۆی هەر زانستێکی مرۆڤایەتیە هونەر. ئەنجا لە پرۆسی پەروەردەیە ئەگەر بینە سەر باسی ئەوەی کە هونەر و پەروەردەی هونەر گرنگی پێدرا بێت لە قۆناغەکانی خوێندن، هەر لە قۆناغی باخچەوە و لە قۆناغەکانی بنەڕەتەوە سەرەتایەکانەوە هەتاوەکو ئەگاتە زانکۆ نەخێر. ئەو گرنگی پێ نەدراوە بەداخەوە خوێنکار هەتایەتە ناو زانکۆ هەتایەتە ناو بەشی پەروەردەی هونەری. ئەو شارەزایی نییە لە بابەتە جیاجیەکانی هونەرە، یعنی پەروەردە نەکراوە بۆ ئەوی کە هاتە ناو هونەرەوە یاخود پەروەردەی هونەرەوە بتوانێت خۆی بدۆزێتەوە لە بوارێک لە بوارەکانی هونەر. بابەتە جیاجیەکانی بوارە جیاجیەکان بڵێ بوارە جیاجیەکان وەکو شێوەکاری شانۆ موزیک و هەموو بابەتەکانی هونەر کە هەیە ئیشی دەست گرافیک کە ئەکەوێتە بواری شێوەکاریەوە. ئەم بوارانە کە هەر خوێندکارێک خۆی لە بوارێکە ئەبینێتەوە، بەڵام بابەتی پەروەردەی هونەر کە لە قۆناغەکانی خوێندن کە گرنگی پێ نادرێت لەلایەن مامۆستاکانەوە یاخود لەلایەن بەڕێوەبەرەکانی خوێندنگاکانەوە کە بەداخەوە جاری وا هەیە بابەتی هونەرەکە ئیستیغلالەکرێت بۆ بابەتێکی تر کە سوودی لێوەرەگرن بابەتە هونەرەکە پشتگوێ ئەخرێت. ڕەنگە زۆرینەمان ئەومان بەسەرات بێ لە قۆناغەکانی خوێندنگاکە ڕەنگە 2 ڕۆژ وانەی هونەرمان هەبوو بێ، بەڵام لە بری وانەی هونەر وانەیەکی تر بۆ نمونە هاتە شوێنی ئاخیر وانە بڵێ بەدڵنیاییەوە لەبەر ئەوەیە پرۆسی پەروەردەی هونەر شوێنی خۆی ناگرێ، ناتوانێت جێدەستی مامۆستاکانی کە خزمەتی ئەو خوێندکارانە کە پەروەردەیان ئەکا بە ڕێگەی پەروەردەی هونەر کە دوای ئەوە کە بڕوانامە وەرەگرن ئەچنە خوێندنگاکان خۆیان هەر خۆیان پەشیمانن کە بەشەکەیان خوێندووە بەداخەوە. باشترە کە لە خوێندنگاکان یعنی هان بدرێن ئەو فرسەتە بن بە مامۆستایانی هونەر کە جێگەیان خۆشکەن لە ناو خوێندنگاکانە و بابەتەکانی خوان و خۆیان بگەینە کە چۆن پەروەردەکرا ئێمە پەروەردەمان کردوون. باش جامە ئەم بابەتە کوردەڵێ ئەم هەویرە ئاوی زۆرەوێ و شانوکەوی باشیش ئەوێت. یعنی ئەم بابەتانی ئێمە باسێکی نیوادارین جێگەی خۆی بگرێ. وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا زۆر بەگرنگیەوە لە هەندێک بابەت بڕوانن. زۆر چاپێکەوتنی ئاوە هەبووە دێڕێک لە دەمی ئێوەمانانی ئەکادمیستەوە دەرچووە، ینی دەبێت وەزارەتێک بیر بکاتەوە پێداچوونەوە بە ئەو سیستەمەیە بکات. پێتوانیە پەروەردەی هونەر سوورڕێکە، یعنی دەبێت لە منداڵەوە دەست پێ بکەین. ئەوە تا تۆ باسێکێڵی لە 4 قۆناغی زانکۆ لە بەشی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بەشی هونەر ئەخوێنرێت.
یعنی ئێمە بۆ بگەینە ئەو قۆناغە ڕاستە ئەوە پسپۆڕێتیە و مامۆستایەک بەرهەم دێ و دەچێت لە نێو ناوەندەکانی خوێندندا وا ناڵێتەوە بۆ لە منداڵی و منداڵەکان گۆژ نەکەین بە هونەر. ئێستا خۆشبەختانە هەندێک ناوەند هەیە کە کەرتی تایبەتن زۆر گرنگیانداوە بەلایەنی هونەری، یعنی زۆر دایک باوکی خۆشە منداڵەکەی ببێ بە لایەندا بێتە هونەرمەندێکی شێوەکار، بەڵێ بە دڵنیاییەوە زۆر گرنگە لەو بنەڕەتیەوە دەست پێ بکەین. بە دڵنیایی کاگاری پرسیارەکەت زۆر جوانە، قسەکانت زۆر جوانە. ئێمە دائیمەن خەمی ئەوەمانە، یعنی لە خەمی ئەوە یان ئەم هونەری کە هەیە ئەم پەروەردەی هونەرە کە کراوەت و بۆچی کراوەتەوە بۆ ئەوەی کۆمەڵێک مامۆستای لێ هاتوو ئێمە پێشکەشی خوێندنگاکان بکەین، پێشکەشی باخچەکانی بکەین. قسەکەت زۆر ڕاستە، ئێمە لە باخچەکان و ئەبێ دەست پێ بکەین، یعنی هەر لە سەرەتاوە تۆ ئەبێ ئەو مناڵە یعنی هونەری پێ بناسیێنی، هونەرە بوارە جیاجەکانی پێ بناسیێنی. مناڵمان هەیە حەزی لە شێوەکاریە لە ڕەسمکردنە، مناڵ هەیە هەر لە سەرتا حەزی لە شانۆیە، تۆ ئەبێ ئیستیغلالی ئەو بەهرەیە ئەو توانایە. مناڵ هەیە زۆر حەزی لە قسەکردنە، ئەبێ ئیستیغلالی بکێ بۆ بواری شانۆ، زۆر حەزی لە دەنگی مۆسیقا، خۆی کەسێکی مۆسیقی و هەستێکی جوانی هەیە پەروەردەی بکەی بۆ بواری مۆسیقا. ئەو مناڵانێک کە زۆر بۆ ئەوی تووشی ئینفعال نەبێت، بۆ ئەوەی کە خۆیان بدۆزنەوە هەر لە سەرتاوە تۆ ئەبێ ئەو مناڵە پەروەردە بکەی. جا ئەمەش لای کیە؟ لای کیەوە پەروەردە ئەکرێ؟ بەتەکید ئەوانەی کە لای ئێمەوە دەرەچن پەروەردەمان کردوون بەو شێوەیە، ئەوان دیسانە ئەو منداڵانە پەروەردە ئەکەن کە ئەبێ هەلیان بۆ بڕەخسێ، دەستیان نەگیرێ. باش تۆ ڕخنە لە چی ئەگری ئەوانی کە وانەی هونەر پشتگوێ ئەخەن بە دڵنیایی لە وەزارەتەوەیە لەسەرەوەیە، یعنی ئەمە خۆ شتێکی ئاشکرایە لە وەزارەتەوە ئەبێ احتیمام بدرێ، بەرنامە داڕێژی بۆ بکرێ. بابەتی پەروەردەی هونەر وەکو خۆت پێشتر ئاماژەت پێەیە، بابەتی پەروەردەی هونەر و وەرزش کە دوو بابەتن بەڕاستی وەک یەکن، یعنی هەردووکیان هیچ جیاوازیەکیان نییە، هەردووکیان ئیش لەسەر مرۆڤەکەن، زانستێکی مرۆڤایەتیە. وەرزشەکە جەسەدیە دەرونیە دیسانەوە، سیرەکەی هونەرەکەش دیسانەوە جەسەدیە و دەرونیە، هەردووکیان ئیش لەسەر مرۆڤەکەن، بە تایبەتی لەسەر مناڵ و فێرخوازکە ئێمە ئەبێ وایان لێ بکەین کە چۆن خۆیان بدۆزنەوە، چۆن پەروەردە بکرێن، چۆن ئەو پەروەردەیە بەکاربێنن، ئەو هونەرە بەکاربێنن. زۆر باشە مامۆستا، ئەمە لە لایەنە پەروەردەیەکەوە بۆ منە ئەوانەی کە لە نێو ناوەندەکانی خوێندنە باسی لەوە کرد کە گرنگیان زۆر پێنایەوە بەداخەوە. ئەلێنە خێزانەکانە چەندە گرنگە تۆ گرنگی پێبێ لە کاتێکەوە تۆ ئێستا لە پشووی هاوینیان ڕەنگە زۆری نەمان حەز بۆ بکەین وەکو دایک و باوک و ناڵەکانمان بنێرینە ئەو خولانەی کە بۆن منە فێری زمانێکی ترە بنجگە لە زمانی دایک، بەڵام ڕەنگە پێمان باش نەبێ مناڵەکەمان بنێرینە خولێکە فێری هونەری وێنە کێشانی کە یاخود جۆرەکانی تری هونەری تیا پەروەردە بکات. زۆر ڕاستە لانخانگیان، یعنی لێرەیە ئەگەر بینە سەر ئەم پرسیارەی تۆ مناڵەکە یا ئەو کەسی کە خوێندکارە سەیری گەورەکانەکە سیرەکە هیچ مستەقبلێکی نییە کە کاتی هونەری خوێندووە باشە، هیچ یعنی مەسەرەن کارێکی هونەریشەکە ئەو قیمەتەی نییە، ئەمە هونەرەکە خۆی قیمەتی نییە لە ناو کۆمەلگای ئێمەیە، ڕێزی لێ ناگرێ، باشە ڕێزی لێ ناگیرێ. ئەگەر هەر کەسێکیش بێوێ خۆی بدۆزێتەوە، بێوێ هونەر ئەنجام بە، بێوێ کارێکی هونەری بکە، پشتگوێی ئەخەن لە جیاتی ئەوەی کە دەستی بگرن، ئیلا ئەبێ لایەنێک بناسی، ئیلا ئەبێ کەسێکە بۆی پێشی بخەن. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. بەداخەوە مناڵەکە ئەو خوێنکارە سەیری گەورەکانەکە لە ناو خێزان پەروەردەی یەکەمی مناڵ و خوێنکار خێزانە، خێزان یەکەمە و دواتر یەتە ناو ژینگەکەوە. ئەگەر خێزان هەرچەند هەوڵ با لەگەڵ مناڵەکە، ئەگەر هاتە ناو خوێندنگاکە یاخود باخچەکە ئەو احتیمامی نەبوو هونەرەکە، بەڕاستی ئەو مناڵەش یەتە دواوە. وای لێت گوێ لە خێزانەکەشی ناگرێ، یعنی ئیتر تەواو خێزانیش ئەڵێها ماڵی یەکەم ماڵی دووهەم، خوێندنگە ماڵی دووهەمە. لە ماڵی دووهەم ئەگەر ئەو احتیمامی نەبوو بۆ هونەرەکە، بۆ بوارەکانی هونەر، ئەویش یەتە دواوە، ئیتر واز ئەهێنێت وەکو ژینگە وەکو کۆمەلگە چۆن بیرەکەنەوە، ئەویش وا بیرەکاتەوە. کۆمەلگەی ئێمە عادەتەن بەلای بابەتە زۆر تو بۆ هەندەسە و بوارە جیاجاک زمانی ئینگلیزی و بیرکاری و کیمیا و فیزیا بۆ لای ئەمانەیە ئەڕۆن. لەوەش زۆر جار خێزان ڕۆڵی هەیە لە شێواندنی بمێشکی ئەو منداڵە. هەموو مناڵێکیش ئەو توانایی نییە، ئەو زیرەکی نییە. خۆی ڕاستە هیچ کەسێک ناتوانانی بڵێ هیچ مناڵێکە بە زمانە بڵێ ئیهمالە یا هیچ نازانێت، هەر یەکێک لە بوارێکە ئەبێ بیدۆزینەوە ئێمە. یعنی پێشکەوتنی وڵات و پێشکەوتنی وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی پەروەردە و هەموو پێشکەوتنەکان لەوە دەست پێکات. ئەبێ ئەو تاکە کە لە ناو خوێندنگاکەیە مامۆستایەکی پەروەردەی هونەری یاخود مامۆستایەکی وەرزشی هەیە یاخود مامۆستایەکی بیرکاری هەیە، ئەو مامۆستای ئەبێ جیاوازی لە نێوان مناڵەکان بکات کە کامیان لە کام بوارە سەرکەوتووە و سەرکەوتن بەدەستی هێنێت. ئەم بە کەم سیرکردنەی هونەر لە کۆمەڵگای ئێمە تۆ بۆچی ئەیژێڕیتەوە؟ یعنی
ئەوە تا باسێکی ئەڵێ خێزان خواخوایەتی بچێتە کۆلێژە بەرزەکان کە من ناینانەوە کۆڕژە هیچ کۆلێژە لە هیچ کۆلێژە بەرزتر نیە هەمووی بەرزە ئێمە زۆر جا لە نێوان پرۆگرامەیە باسی ئەومان کردووە یعنی کەسێک دەرچووی وەرزش هیچی کەمتر نیە لە کەسێک کە دەرچووی بەشێکی پزیشکیە ڕێزمان بە هەموو بەشەکانەیە مێشکی مرۆڤ دروستکراوە کاتوانێت لە هەر بەشێکدا داهێنانی بۆ خۆی بخۆڵخێنەوەیە ئەم بەکەم سیرکردنە بۆچی ئەگەڕێتەوە لە کۆمەڵگای ئێمە ینی پێت وایە ئاستی وشاریمان بەرامبەر هوەر و وەرزشکەمە بەدڵنیاییەوە یعنی خێزانەکان هەتا ئێستا خۆی ئەوە خۆشببختانەیە زۆربەی خێزانەکان ئێستا لە چاو ساڵانی ڕابردوو لە چاو بڵێن دایک و باوکی خۆمانە کە جیلێکن تیان پەڕانوە جیاوازی هەیە بەڵام هێشتا ماوە یعنی هێشتا ئەو فرسەتە نەدراوە بە مناڵەکان ئەو بیرکردنەوەانە لە ناو کۆمەلگای ئێمە کەمە یعنی لە بواری هوەرە خۆی بدۆزێتەوە دیسان و ئەمەش ئەکەوێتەوە سەرکێ ناڵێم دیسانەوە ئەکەوێتە سەروتر وەزارەت یعنی خۆیان ئەبێ مەسەلەن کەسایەتێکی هوەری هەبە چێژی لێوەرگرنیان لە ڕووی وەرزشەوە مەسەلەن چۆن بڵێ تێگەشتنێکیان بۆ وەرزش هەبێ سوودێکیان لە وەرزش بینی بێ سوودێکیان لە هوەر بینی بێ لە بوارە جیاجاکانی هوەر بینی بێ چێژێکیان لێوەرگرت بێ ئەگەر خۆیان نتوانێت چێژ لە هوەر و بواری هوەرەکان وەرگرن دیسانەوە ئەوانیش ئەها زاڵن بەسەر دەستەکانی ترە لە وەزارەتەوە دواتریێتە سەر پرۆسی پەروەردە و خوێندنگاکان و بەڕێوەبەرەکان و زۆر بەڕێوەبەر هەیە لە خوێندنگاکانە مەجال بە مامۆستای هوەرێک ئەڵێ من هوەرم بۆ چییە کاتم زۆرە بۆ وانی کوردیەکە کاتم زۆرە بۆ وانی بیرکاریەکە بەداخەوە کاتی بۆ دانانێ یعنی زۆربەی جار ئەو بابەتە ئەخرێتە کۆتایی وانەکەوە کە ئەو منداڵە ئەگەر چی وەرزش بێ یا هوەر بێ کە من ئەڵێم وەرزش چونکە وەکو یەکن یعنی بۆچی ئێحتیان لەسەر خوێندنگاڵی وەرزش یعنی زۆر گروپ دروست دەکرێت بۆ تۆپ بۆ زۆر یاریەکانی بەڵام بۆ هوەر نە گروپ دروست ئەکرێ نە چالاکی هەیە نە زۆر لە زۆر خوێندنگەشەیە هەردوو بوارەکە هەردوو چالاکیەکە نەماوە بەداخەوە مناڵ لەو کاتەیە چی بکە یانی تۆ ئەگەر لە سەرتاوە هوەرەکەی پێ بڵێ مێشکێکرێتەوە و لایەنی دەرونێکی مرتاحە بێ لایەنی جەسەدەکەی چالاکە بێ هەوڵەیە بۆ بابەتەکان تریش تێگەیشتنی هەبێ بەڵام ئەگەر تۆ خستە کۆتایی بابەتەکە هیچ تااقەتی نامێنێ و هیلاکە هیچ هوەرێک پێشکەشی تۆ ناکە توانێت قسەکردنیشی نییە توانێت ئەوەشی هەر تەنانەت ئەگەر بڵێ ئادەی گۆرانێکم بۆ بزانام دەنگت خۆشە بۆی سوودی لێوەگری بۆی بیدۆزی تۆ کێ دەنگی خۆشە باش بۆ ئەوەش پێویستە بە هوەرێک هەیە بۆ ئەوی کە تۆ ئەو مەوهیبێ بدۆزیتەوە لە ئەو مناڵانەیە لەو خوێندکارانەیە کە هەنکاتە تۆ بە حکومی کە پسپۆڕێکەشت پسپۆڕی ڕێگاکانی وانەوتنەوەی لەم نێوەندەیە ئەبێ ئەو مامۆستایانی کە لە نێو ناوەندەکانی خوێندنان کە مامۆستای هوەرن ئەبێ ئەوان چۆن بۆ نمونە مامەڵە لەگەڵ بە تایبەت تەمەنە زۆر مناڵەکانە بکەن بۆ ئەوەی کە ئەو مۆهیبێ ئەو خولیایی کە لەو مناڵایە هەیە و مامۆستای بیدۆزێتەوە بەڵێ پرسیارەکەت زۆر جوانە خۆی ڕاستە ئێمە ئەگەر ئەو خوێندکارانی پەروەردەیەکەین یان ئێمە کە پەروەردە کراوین و دیسانە بووینەتەوە بە مامۆستا ئەبێ بە شێوازێک پەروەردە بکرێن ڕێگاکانی وانەوتنەوە بە هەموو جۆرەکانیەوە بزانێ تایە هەبێ دیسان ئەوش بەهرەیە لە زۆر مامۆستایە بەداخەوە کە نییە یعنی توانای یەکێک لەو خاڵانە توانای گەیاندنی نییە توانای گەیاندنی ئەو بابەتەی نییە لەوانەیە خۆی کەسێکە لە ڕووی هوەر زۆر باش بێ لە ڕووی وێنەکێشان زۆر باش بێ لە ڕووی شانەوە زۆر باش بێ بەس وەکو مامۆستا ناتوانێت باش بیگەێنێت بەشی پەروەردەی هوەر بۆ ئەوە دانرا تۆ مامۆستای هوەر پەروەردە بکەیت بۆ ئەو دروست نکرا کە خۆت ببیتە هوەرمەند و ئیش بکەیت و ترواز لە خوێندکار بێنیت و لە وەزارەتی پەروەردەش دەوام بکەیت نەخێر مامۆستای پەروەردەی هوەر بۆ ئەوە پەروەردە ئەکرێت بۆ ئەوەی ئەو خوێندکارانە لە ژێر دەستی پەروەردە بکرێن بە ڕێگای وانەوتنەوەی خۆی ڕێگای وانەوتنەوەش دیسانەوە هوەرە ئەگەر ئەو هوەرەی نەبێت چۆن بابەتەکە کەسێک لە بەشی هوەر کە دەرەچێت تایبەتمەندێکی هەیە لە کۆلێژی هوەر لە کۆلێژی هوەر یان لای ئێوە فەرقێکی زۆری نییە فەرقەکە ئەوەی ئێمە ڕێگاکانی وانەوتنەوە بە خوێندکارەکانمان ئەخوێنین یاخود خۆمان لە ماستەر و دکتۆرایە ڕێگاکانی وانەوتنەوە ئەخوێنین و پەرەی پێئێن بەڵام لە کۆلێجی هوەر ڕێگاکانی وانەوتنەوە نییە زیاتر هەوڵە درێ هوەرمەند پێ بگەێنرێت باشانی ئسا کە ئێمە بیری لەکەینەوە بۆ منە لەم بەشە هوەریانە زۆر جار وانەکان دابەشەکرێن بەسەر تیۆری و پراکتیکیە کە باسی هوەر و وەرزشەکەی زیاتر میل و مێشکت بەلای پراکتیکارڕوە یعنی کەسێک کە دەرئەچێت لەم بەشانەدا بە شێوازی وتنەوەی ڕێگات چنێک پێی ئەڵەن فۆکسکەرە سەر پراکتیک زیاتر با پراکتیک بێ چنێکیانانی ژمارەیەکە ئێستاندارێکەیە زۆر جوانە نەخێر لێرەیە ئێمە کە ئەڵێن ڕێگاکان لە خزمەتی چییە لە خزمەتی گەیاندنی بابەتە پراکتیکەکەیە ئەگەر تۆ توانای قسەکردن نەبێ بۆ خوێندکارەکەت
توانای ئەوەت نەبێ ئەو بابەتەکە وەکو خۆی بگەێنی لە ڕۆ تیۆریەکەیەوە لە پراکتیکێکی چۆن ئەنجامی بات تۆ هەر بڵێ ئەمە هەربی شتەکان بۆ نمونە لە بواری شێوەکاری ماوەدەکان دائنەی فڵچەیە بۆیە هەر شتێکە ئەگەر تۆ قسە نەکەی بڵێ ئەم فڵچەیە بۆ ئەم ئەلوانەیە بۆ ئەم بۆیە ئەگەر بڵێ ئەم تایبەتمەندیانەی هەیە لەوێەوە هاتووە مێژوەکەی لە ڕۆ تیۆریەکەی و زائیدەن بەکارهێنانەکەی شێوازی قسەکردنت هەڵسو کەوتت لەگەڵ خوێندکارەکە چۆن پێی ئەگەێنی چۆن مامەڵی لەگەڵک ئەو مامەڵەیە کە لەگەڵ خوێندکارەکە ئەیکی ئایا تۆ حەزی لا دروستەکەی وای لێ ئەەکەی چێژ لە بابەتەکە وەربگرێت و حەزێکی بۆ یان وای لەکەی لی دوورکەوێتەوە ئەگە سەیری دەمی تۆکە وەکو مامۆستایەک ئەگەر تۆ باش پەروەردە نەکراوی ئەگەر باش پەروەردەیان نەکەین چۆن ئەو خوێندکارە سوود لە بابەتەکەی تۆ وەرگێ خۆشەت هوەر نییە هەموو بابەتەکانی تر هەمووی پراکتیکیە کاک ئاریە ینی پرسیارەکە زۆر جوانە تایبەت بە هوەر بەس هەموو بابەتێک کە تۆ ئەگەر بیگری پراکتیکیە بەڵام ئەگەر باگراوندێکی سەقافی یاخود باگراوندێکی تیۆریت نەبێ لە ڕۆیها دەرونی مەسەڵەن بابەتە دەرونیەکان نەخوێنیتەوە بابەتە جەسەدیەکان نەخوێنیتەوە لە مواسفاتی مامۆستایی تیا نەبێ کە نەتوانی ئەو بابەتە بگەێنی تۆ پێت ناوترێ مامۆستا تیۆری تاوکەری پراکتیک بەڵێ پاڵپشتێتی تاوکەرە هاوکارن بەڵێ زۆر باشە مامۆستا زۆرینەمان لە پۆلیەکی بنەڕەتیەوە هەتاوەکو دوانزەی ئامادەی وانەیەکمان هەیە بەناوی وانەی هونەرەوە بەڵام وەکو پێشتر باسمان لێوە کە ڕەنگە ئەم وانەیە لە زۆر کاتە گرنگی تاوی پێنەدرابێت ئەو خوێندکارانەی کێن سەردان یەن بۆ نەبن بە خوێندکار لە کۆلێژەکەتانە تا چەند شارەزای تاویان هەیە لە سەروانەی هونەر تا چەند حەزیان بۆ کۆلێژەیە چونکە هەموو بابەتێک ئەگەر تۆ حەزی تاوت بۆی نەبێ ڕەنگە زۆر سەرکەوتو نەبیتەیە بەداخۆ لە هەرێمی کوردستان لای خۆمان نمرە بڕیار لەوایە کە تۆ بچیتە شوێنێک درێژە بە ئەو پسپۆریە بیت کە لە دوجارە ئیتر پێیەگەی تا چەند حەز و خولیان هەیە بۆ ئەم بابەتە و هەروە تا چەند شارەزایشیان هەیە لەسەر بەشە جیاجیەکانی هونەر دەست خۆش پرسیارەکە دیسان جوانە و لە پێشتریش باسم کرد ئەگەر هەر لە سەرتاوە مناڵ پەروەردە نەکرێ لە بەڕێگەی هونەری یعنی ئەو بابەتە هونەریانە بوارە جیاجیەکان بۆ منداڵە نەوترێ کاتێکەیەتە قۆناغی زانکۆ هیچ حەزێکی بۆ نییە باشە چونکە بابەتی هونەر پشتگوێ خراوە لە قۆناغەکانی خوێندنە کە ئەڵم پشتگوێ خراوە خۆ ناڵم لە 100% زۆر خوێندنگا هەیە و زۆر مامۆستای زۆر گەشەی پێ بەس کەمە یعنی چۆن ئێستا ئەو خوێندکارانێکیێنە لای ئێمە عەدەدێکی زۆرن باشە خۆلەوانێ دوانسیانێکیان ئەو تاقەی هەبێ بۆ هونەریە ئەو حەزەی هەبێ یان چێژی لێوەربگرێت یا چێژی لێبینی بێ ئەی باقیەکەی هێشتا خۆی نەدۆزیوەتەوە هەر بە حەزی شەوە سەیری بەشەکەی ناکە بەداخەوە زۆربەی ساڵەکان مەسەلەن خوێندکار هەر بە سوتفە هاتۆتە ناو بەشەکە باشە دەریشە چێ و بڕوانامەشی پێ بڕوانامە وەرەگرێ بەڵام ئەتوانین بڵێ حەزی بۆ بابەتەکەی خۆی نییە خوێندکاریشمان هەیە بە حەزەوە ئەخوێنێ خۆی ئەگەڕێتەوە بۆ کاتانە ڕۆڵی مامۆستاکان چیە بێ بۆ خۆشەویستکردنی ئەو بەشەی کە ئەو خوێندکارە هاتووە دیسانەوە ڕۆڵی مامۆستا لێرە دەورە بینێ لێرە دەورە بینێ کە تۆ چۆن ئەو خوێندکارە ڕاکێشیتە ناو بوارەکەەوە و دیسانەوە پەروەردەی بکەیتەوە وای لێ ئێمە ئیشمان پەروەردەکردنە لە بوارە جیاکانی هونەرە پەروەردەیانەکەین وا پەروەردەی بکەیت کە خۆی حەزێکی هەبێ بە هونەرەکە خۆی بدۆزێتەوە لە بواری لە بوارەکە ئیتر بوارەکان وەکوتم شێوەکاری شان و موزیک کە کاتێ تەخەڕوجەکە پرۆژەی هەیە ئێمە خوێندکارەکان لە قۆناغی چوار ئەو پرۆژەی لە چییە خۆی لە چیا دۆزیوەتەوە لە وێنەکێشان دۆزیوەتەوە لە شانۆ لە موزیک لە هەر بوارێک لە بوارەکان دواتر کە تەخەڕوجەکە ئەچێتە خوێندنگایەکەەوە وا پەروەردەی هونەری ئێمە کە هەموو بابەتەکانە خوێن ئەتوانێ هەموو بابەتەکان وەربگرێ ئەتوانێ هەموو بابەتەکان بە فێرخوازەکان بڵێ ئیتر کام لایە ها وەکو چۆن وتم ئەرکی مامۆستاوەیە کە خوێندکارەکان فڕوخفەردیە هەیە دوو جۆ فڕوخفەردیەمان هەیە جارێک بۆ ئەوەیە کە تۆ جیاوازی لە نێوە خوێندکارەکان کە بەهرەکانیان کامەیە جارێک بۆ ئەوەیە کە تۆ لە ئاستی دەرەجەکانی کامیان لە کامیان باشتر چکێمە تاکردنەوەمان هەیە باسی ئەم دەرەجێت کرد یعنی هەندێک جار من بۆ خۆم لە نێو پرۆسەی پەروەردەیە بووین خوا ئاگدارە بە هەموو ساڵەکەوانێکی هونەرمان نەخوێن بزانە کەچی لە کۆتایی یا منەوە هەشتم هێنابوو لە هونەردا ینی بەشێکیش با ڕخنەکە ڕاستی بەشێک لە مامۆستایانی هونەرکەین تخوا هیچ نمرێک بۆ مناڵدا منێن کاتێک نەزانی بەهرە هونەرەکەی چییە وانە باشە ئەمەی چەکە لە گرفتەکە خۆی گرفتەکە لێرە و دەست پێەکە لە کۆتایی ساڵا دەرئەچێ سەرکی نەوەشتی هێناوە خۆی لێبێ بە هونەرمەند بەخوا یعنی ئەمە بە خۆی کێشەیەکی زۆر زۆر گەورە ئێمە وەکو خەم باسێکین لێرە وەکو شتێکی کۆمیدی باسی ناکەین شتێکی چۆنەڵی تەنزامێز باسێکین بۆی چارەسەر بکرێت باشە یعنی ڕۆڵی مامۆستاکان ڕەنگە پێما بێ زۆر زۆر گرنگە مامۆستا پرسیارە ژاڕاستی تۆ بکەم تۆ لەگەڵەوەی منداڵ
ساڵێکی بهێڵڕێتەوە لە بەرەوەی لەوانی هونەر و وەرزش دەرنەچووە یعنی زۆر جار ئێمە لەناو خۆمانداوە خوێندکار باسی ئەمەمان کردووە چۆن لە فیزیا بیرکاری کیمیا ئەدەب کوردی نمرە پێوەرە بۆ هونەر و وەرزشیش حەق نییە ئیتر بیرێک لەو بوارە بکەینەوە زۆر ڕاستە بە دڵنیایی وایە و ئەبێت احتیمام درێ بە هونەر و وەرزش ئەمە ئەبێ ئیشی لەسەر بکرێ چۆن ئیش بۆ بابەتەکانی تر کراوە گرنگی پێدراوە ئەبێ ئیشی لەسەر بکرێ گرنگی بدرێ بە بابەتی هونەر و وەرزشیش ئەگەر ئیشی لەسەر بکرێت لە وەزارەتەوە بە دڵنیایی ئەبێ خوێندکار وای لێ بکرێ وەهانی بێ ئەگەر لە هونەرەکەی یا وەرزشەکەی ئیش بۆ مامۆستاکەی نەکات لەگەڵ مامۆستاکەی نەڕوە بەمەرجێ مامۆستاکە خۆی بە شێوازێک ئیش بکە احتیمام بە بابەتەکەی خۆی وا بکە ئەو مامۆستا خۆی داوای بکە لە بەڕێوەبەراتێکی خۆی داوای بکە کە بابەتەکەم ئەبێ گرنگی پێ بدرێ من یعنی موچەیەک وەرەگرم یعنی ڕەنجێکەیە یعنی سێرەکەی ڕێگایەکە بڕم خوێندکارەکانمە بینم پێم ئەوترێ مامۆستا پێم ئەوترێ مامۆستای هونەر ئەی کوا جێ دەستم کێ لەوانە پێچێتەوە یعنی مەجاران لەوانی کوردیا بن ئینگلیزیا بن ئەند ئەرەوەڵا مشریفاو سەرپەرشتیاری پەروەردە بە دڵنیایی سەرپەرشتیاری پەروەردەی هونەرە پێچینەوەیان هەیە ئێستا لێ پێچینەوە ئەگەر هەبێ یعنی حاڵ بەو حاڵە ناگات بەڕاستی لێ پێچینەوە ئەبێت وەکو خۆی بێ ئەبێ ئەو ئەلمەی پێێتە ئەو زانیاری پێێتە ئەها تایبەتە بەو بوارە وەکو خۆی بیگەێنی یعنی چۆن بڵێم ئیهمالی تیانەکەی پشتگوێ خستن ئەگەر تۆ وەکو مشریفێک سەردانی مامۆستایەکت کرد و بینیت کەم و کورتەکانی لە 195 تۆ هیچ ناڵێ لەبەرەوەی لەسەر و سەرپەرشتیارەکەشەوە هیچ ناڵێ لەبەر ئەوەیە سەرپەرشتیارەکەش وای لێ هاتووە سەرپەرشتیاری بواری پەروەردە وای لێ هاتووە کە بەڕاستی ئەویش ئیهمالەکەی مامۆستاکەی کە وەکو مامۆستا ئیش ناکە جاری وای بەدەست خۆی نیە ئیهمال نیە بەڵام خۆی وەکو مامۆستا ناتوانێت پیشان بە ئەمە خۆی لێرەوە غەڵەتەکە لێرەوەیە سەرپەرشتیارەکە ئەگەر چاوپۆشی لەو مامۆستایە بکە ئیتر هەموو خراپەکاریەکان و هەموو ئەو ئیهمالیانەی کە دروست بووە لە ناو خوێندنگاکان و بابەتی هونەر لێەوە دەست پێەکە لە سەرپەرشتیارەکەوەیە سەرپەرشتیارەکەش لێ پێچینەوەی لەسەر ناکرێت کەواتە بابەتی پەروەردەی هونەر و بابەتی وەرزشەکە بەو شێوەیە پشتگوێ ئەخرێ و بەداخەوە خوێندکارەکانمان کێنە لای ئێمە دیسان ئەم قسانەی جەنابتان ڕوبەڕووی ئێمە ئەکەنەوە ئێمە بابەتی هونەرمان نەخوێندەوە مامۆستایەکی هونەرمان نەبوو مامۆستایەکمان نەبووە کە ها چێش بەخش بێ سەردانێکی مەتحەفێکی پێ نەکردووی سەردانی هیچ شوێنێکی پێ نەکردو وای لێ نەکردوین کە ئێمە بەلای هونەرا بڕۆین دەستە خۆش بە مامۆستاگیان سپاس بۆ ئەم دەرفەتە گفتوگویەکی زۆر گەرم و گۆڕ هیوادارین جێگەی خۆی بکرێت لانی پەیوەندیدار و هەم مامۆستاکان چکە بیمانەچێت تا تەنها ڕخنەکان ئاڕاستی سەرەوە نییە بەشێکی خۆشمانین ئینشاءالله ئەبێتە خەمێکی سەرەکی لە بواری پرۆسەی پەروەردە دەستە خۆش